بەڕاستی بناری قەندیل شوێنێکی خۆشە، شوێنێکی گەشتیاریە، خەڵک زۆر ڕووی تێدەکا. ئێستا کە وەرزی زستانە بەفرێکی زۆر لە بناری قەندیلباری و ئێمەش لەگەڵ ماڵ و منداڵمان هاتوین بۆ شوێنە کە شوێنێکی زۆر خۆشە، خەڵکێکی زۆر ڕووی تێدەکا، بەفرێکی زۆر جوان باریوە ماشاءالله. بناری قەندیلی شار ئاوادان بێت شوێنێکی زۆر خۆش و دڵگیرە. ڕاستە، بەڵام بناری قەندیل شوێنێکە کە ئێمە لە بەهارانیشدا هەر سەردانی دەکەین، نەکە لە وەرزی زستاندا، بەڵام لە وەرزی زستانیشدا جوانێکی تایبەتی هەیە، بەفرەکەی زۆر جوانە، وەکو لە پێشینانی شەروتیوانە. قەندیل مەندیل هەر فڕێ نادا، بەهاوێنی شەر بەفری لێیە و شوێنێکی زۆر خۆش و دڵگیرە. ئێرەمان هەڵبژارد، پێمان باش بوو کەوەکو عایلەکەمان پیاسەیەک بکەین، گەشتێکیان پێ بکەین و بۆیش ئێرەمان هەڵبژاردێت کە شوێنێکی شۆڕشگێڕیە و هەمیشە خەباتی تێدا کراوە و هەمیشە شۆڕشی تێدا بەرپاکراوە. وەڵڵاهی جا ئێمەش هەروەکو برا هەڤاڵەکانمان لێرەکانە، ئەنی گیانی ئێمەش زیاتر نییە لە گیانی ئێوان، بەس ناشترسین، کێشەمان نییە، خۆشە. Sağ olun.